شوی که امرو لسنوری قضای داغو محمدی حاجی محمود سکرتیری حزب سوسیال دموکراتی کردستان و حوت پیشمەگە بریندار بوون بۆ زانیاری زیاتر دەچینە لای ڕزگار غەفور و تەبێژی حزبی سوسیال دموکراتی کوردستان کە لە ڕێگەی هێڵی تەلەفۆن لەگەڵمانە. کاک ڕزگارم کاتتان باش. دوایین زانیاری لەسەر ڕەوشی تەندروستی محمدی حاجی محمود چییە؟ لەخوا بەرزار تەندروستی جەنابی کاک محەممەدی حاجی محمود جێگیرە و باشە شکۆر عیلاجیان بۆ کردووە و ئێستاش لە ناو هەواڵان و برایانی پێشمەرگەکە هێزی پێشمەرگەدایە لە سنووری جەنگەکە خۆشبەختانە عیلاجیان بۆ کراوە ئێستا سەلامەتە و تەندروستی جێگیرە. ئەواتە پاش چارەسەرکردن گەڕاوەتەوە بەرەکانی شەڕ؟ بەتاکید لە ناو هەواڵ برا پێشمەرگەکانیایە لەوێ لە ناو جەنگەکەیە لەگەڵ ئەوانە ماوەتەوە. کاک ڕزگار دەوترێت یەکێک لە پاسەوانەکانی شەهید بووە، زانیاریەکەی لەو بارەیەوە تا چەند ڕاستە؟ یەکێک لە پێشمەرگەکانمان بەداخەوە شەهید بۆی سەختی برینەکەیەوە بووە، ینی لە تەقینەوە لەو بەڵێ. بەڵای چی زانیارێکی نوێ هەیە سەبارەت بە بەرەکانی شەڕ ئەگەر ئەوەندەی ئاگادار بن؟ وەڵا هێزی پێشمەرگە لە پێشڕەویدایە هەر ئەمە شەوای کردووە کە سەرکەوتنەکان وای لەوە کردووە کە بۆ ئەوەی ورەی هێزی پێشمەرگەش نەڕۆخێت. جەنابی کاک محەممەدی حاجی محمودی ژەمە یەکەم جاری نییە لە بەرەکانی شەڕ بە تایبەتی لە کەرکک برینار بێ. ئەمە سێم جارێتی لە ساڵی 91 لەسەر شاری کەرکک هەر برینار بوو. ئێستاش بە هەمان شێوە جارێک کەش لە بەرەکانی شەڕ لە دفاعکردن لە خاکی پیرۆزی کوردستانی شاری کەرکک کە برینار بووە بە هەمان شێوە ئێستاش هەر بە گیان و نەفەسی پێشمەرگەکەی جارانەوە ئامادەیە. کاک ڕزگار ئێوە ئێستا لە بەرەکانی شەڕدا وەکو سەرکردایەتی حیزبەکەتان یاخۆ وەکو مەکتەب سیاسی حیزبەکەتان ڕۆشن یاخۆ وەکو پێشمەرگە لەوێ؟ ئێمە بەتاکید جەنابی کاکە هەموو جارە تاکید لەوە کاتەوەڵێ ئێمە پێشمەرگەی کوردستانین هەر کاتێک میلەتەکە و گەلەکە پێویستی بە سکرتێر و ئەندامانی حیزبی سۆشیالیست بێ، حیزبی سۆشیالیست هەمووی پێشمەرگەن بۆ کوردستان. بەڵێ زۆر سوپاس بۆ ڕزگار غەفور و تەبێژی حیزبی سۆسیال دموکراتی کوردستان. سوپاس بۆ بەشداری لەگەڵمان. بەڵێ بەڕێزان بۆ زانیاری